فیلمەکە واقعیەتێک پیشانەک ڕاستێکی ژیان پیشانەت نەک تەنها فیلمێکی خیاڵی بێت و هیچیگە من هەمووکو بینەرێکیش و هەروەها وەکو ستافی فیلمەکەش لێرە ئامادەم بەخێراتنی هەموو لایەکەکەم هیوادارم فیلمەکەمان بێتە جێی ڕەزامەندی هەموو لایەک فیلمی منهۆڵ بەس لە ژیانی هەژاری ژن و مێردێکەکە کە بەبوونی هەژاری و زۆر حەدەسیان بەسەرایەت و هەروەها یعنی وان لێت کە مەجبوری هەنێشتە بن هەنێک کەسە بن بەبوونی هەژاری و بەس لە چۆن بڵێ بارودۆخی ئێستای هەژاری خەڵکەکە بەڕاستی وەڵای ڕاستەکەی توانم بڵێم لە سەیە نەوە بۆ 96 ئەوانە کاریگەری لەسەر من هەبوو چکە کاتێکە سێری فیلمەکەم کردو بینەری فیلمەکە بوومە زۆ کاریگەری لەسرم هەبووە هەم لە ڕووی چۆن بڵێ عاتفێتەوە هەمیش لە ڕووی بینینی واقعیەتەکانی دنیاوە لە ناو ئەو فیلمەیە فیلمەکە واقعیەتێک پیشانەک ڕاستێکی ژیان پیشانەت نەک تەنها فیلمێکی خیاڵی بێت و هیچیگە بەشداری بکەیت زیاتر حەز دەکەیت لە کام بواردا لە کام ڕۆڵدا نمایش بکەیت ڕاستەکەی من حەزەکەم فیلمێک بێ ژانرەی تراژیدیا بێت حەزم لەو جۆرە فیلمانەیە ئیتر وەکو کچی ماڵ بێت وەکو خوشکی بکی بەتەڵ بێت ئیتر شتێکی ئاوە